بەری بیسەرانی خۆشەویست لەسەر شەپۆلی 94.3 هەروەکو ئاگادارن لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان زۆر لە ڕێکخراوی ناحکومی و جیهەتی فەرمی و نافەرمی هاوکار بووینە بۆ یارمەتیدانی هەژاران و دەستگای ڕەوانگەشێکێکە لەو ڕێکخراوانەی کە لەو دەستگانەی کە زۆر چالاکە لە هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی بە پرۆژە و کاری زۆر جوان خزمەتی کۆمەلگای کوردی دەکاتن دوایین پرۆژەیان کە لە ڕۆژی شەممە ڕاگەیەنرا دابینکردنی سەبەتەی خۆراکی دوومانگی بوو بۆ ئەو خانەوادانەی پێویستیان بە هاوکاریە بێگومان سەبەتەکان 5,000 سەبەتە بوون ئێستا بەڕێز ئاری ڕەسوول بەڕێوەبەری میدیایی دەستگای ڕەوانگەمان لەگەڵدایە چەند پرسیارێکمان لە جەنابیان دەبی دەربارەی ئەو پرۆژەیە مامۆستا پێمان خۆشە بەوەی دەست پێ بکەین ئێستا جەنابتان لەکەین دەری ئەو پرۆژەیەینە زۆر سپاس کاک سەمیر ئەم کاتی ئێوە و بیسەرانی گوێگریش باش بەڵێ ئەو پرۆژە لە 11 مانگۆ دەستمان پێ کرد ڕۆژی شەممە بە چەند قۆناغێک بەڕێوە دەچێت سێ قۆناغ کۆی گشتی 5,000 خانەوادە سودمەند دەبن ئەویش بە دابینکردنی سەبەتەی خۆراکی دوومانگی بۆ هەر خانەوادەیەک دەستمان پێ کردووە تاوەکو ئێستا قۆناغی یەکەم ئەمڕۆ کۆتایی دێ پێم خۆشە بەڵێ کاکاری پێم خۆشە بزانین قۆناغی یەکەم چیتان کردووە تا ئێستا تا چەند ئەو هاوکاریانەتان پێشکەشی خەڵکی کردووە بەڵێ ئەمە لە قۆناغی یەکەم و دووەم و سێم هاوشێوەی یەکن بەڵام دابەشمان کردووە لە بەرەوەی لیستەکان بۆی پێت بە دوواداچوونی بۆ بکرێت پێداچوونەوەی بۆ بکرێت لیستی ئەو خانەوادە هەژارانە دەستنیشان بکرێت و بۆ قۆناغی یەکەم ئامادە بکرێت بۆ قۆناغی یەکەم ئامادەمان کرد بوو پێشتر ئێستاش لە هەمان کاتێکە قۆناغی یەکەم بەڕێوە دەچێت لیستی قۆناغی دووەم ئامادە دەکرێت زۆمە بە شێوەیەکی گشتی ئەو ناوانەی کە ئێمە وەری دەگرین ناوەکان لە پارێزگاکان و بەڕێبەراتی گشتیەکانی کار و کاروباری کۆمەڵایەتی یاخود ئەو ناوانەی کە لە لای دەستگای ڕەوانگەر لە برێمە پرۆژەی خێرخوازیمان هەبووە پێشتریش ئەو ناوانەی کە ماونەتەوە هەمووی کۆ دەکرێتەوە دەنێرێت بۆ لانی پێویستیدار بە دوواداچوونی بۆ دەکرێتەوە لای ئێمە دووبارە کە لیستەکەی لای کراوە دەنێرێت بۆ بەشی پاکێجینگ لەوێ ئەو بەشانە بەپێی ئەو لیستە چەند بەتێکی خۆراک ئامادە دەکرێت و دەنێرێت بۆ بەشی دابەشکردن لە هەر شارێک 4 تیم دەردەچێت بۆی ئەو خانەوادانە بدۆزنەوە و خواردنەکەیان بۆ دابینکرد خواردنەکان 17 بابەت لە خۆ دەگرێت ئەو بابەتانن کە خانەوادەیەک لە کوردستان پێویستێتی برنجە چاوارە شەکرە 17 بابەتە دیا لەو بابەتانە دەمامک لەگەڵ دەستکێش لەگەڵ ئەو بابەتانەی ئەو مەوادی تاقیم ئەوانەی کە پێویستن لە هەر خانەوادەیەک داهاتن بۆی پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بوون ئەو بابەتانش لە خۆ دەگرێت بەێ کاکاری تا ئێستا وەکو برێم لە کێندەر ئەو هاوکاریانە دابش کراون یان بڵێن لە سەرتاسەری هەرێمی کوردستان دابش کراون یان وەکو برێم هێشتا هاری بڵێن هاوکاریەکان نەگەشتین هەموو شوێنەکان لە سەرتاسەری کوردستانە پرۆژەکە لە هەولێر لە دەوروبەرەوە دەستمان پێ کرد دەوروبەر تاو دەکەین بەشێکی لە ناو شار دەست پێ دەکرێت یعنی پرۆژەکە لە هەموو شارەکان بەیەکەوە دەستی پێ کرد بەڵام بەشێکیان لە ناو شارەوە دەست پێ کرد بەشەکان لە دەرەوەی شار ئەوەی دهۆک لەگاخەوە دەست پێ کرد سلێمانی لە ناو شارەوە دەستی پێ کرد هەڵەبجە لە ناو شارەوە دەستی پێکراوانە سەرەتا دەست پێ دەکەن وردە ناو شاپاو دەکەن دوای شارۆچکە و نادێ ئەو شوێنانەی دەوروبەر بەێ کاکاری هەر وەکو دەزانن رادیۆ سەلام دەنگی ئاوارە و پەنابەرانە لە پەیوەندیدان لەگەر ئاوارە و پەنابەران ئێمە ئەوەی ئاگەمان لێ ڕێژێکی زۆری ئاوارە و پەنابەر ئێستا کاریان لەدەست داوە لەبەر ئەو حاڵەتەی بڵێن قەدەغەی هاتوچۆ و خۆپارێزی هەر لەبەر ئەوەش خێزانی وا هەیە کە بەڕاستی ئێستا بارودۆخی ژیانیان لە بڵێن ژێر سەفرە یعنی هیچ شتیان نییە حتا پێی بژین ئیتر ئێوە بۆ ناو کامپەکانی شتێکتان کردووە یان ئایا کامپەکانیش بەشێکن لەو یارمەتیانە یان پلانی ترتان هەیە چیتان هەیە بۆ ئەو پرسیارە بکاسەمیر ئەو پرۆژەی کە دەستمان پێ کردووە سەرتاسەری کوردستانە جیاوازی نەکراوە لەوەی کە ئاوارە بێ یاخود لەو کەسێک کە هەر خەڵکی ئەو شوێنە بێ ئێمە کە پرۆژەیەکەن زانگودەین سەرتاسەری کوردستان دەکرێتەوە هەر کەسێکی دانیشتی کوردستان بێت بەوێ ڕەتاوکردنی ڕەنگ و زمان و نەتەوە ئەو هاوکاری تۆ دەکرێت
بەڵام ئەوەی خەریکی پرۆژەیەکی دیکەین ئێستا بەم جوانە دەست پێ دەکەین ڕاستی تاوەکو ئێستا ڕامان نەگەیاندووە یەکەم رادیۆ دەبن یاخود یەکەم دەستگای ڕاگەاندن دەبن کارە پرۆژەیەکان پێ بڵێین پرۆژەیەکی گەورەیە داریکردنی خۆراکە بەڵام تایبەتە بە ئاوارەکان لە کامپەکان دابەش دەکرێت ئێمە داتایەکان کۆ دەکەینەوە تا سەرقاڵی ئەوەی داتایەکان کۆ بکەینەوە لە کامپەکان بۆی زانین چەند خێزانی تێدایە بەپێ ئەو خێزانانە سەبەتەی خۆراکدانی دەکەین و تەسلیمی کامپەکانی دەکەین ئەوان دابەشی دەکەن لەوێ چەند ڕۆژێکی دیکە پرۆژەکە دەست پێ دەکەین یعنی لە کاتێکی نزیکە ئینشەڵڵا و لە کاتێکی زۆر نزیک لە سەرەتای هەفتەی دابێ هیوادارم بتوانین ئەگەر هەموو شتەکان ئامادەدە بتوانین دەست پێ بکەین ئێمە سەرەتا وەک گوتم ئەو پرۆژەی ئێستا دابیکردی سەبەتەی خۆراکی دوومانگی بۆ خانەوادانێک کە پێویستیانە بچەتان سەری کوردستانە بەڵام پلانیمان ئەو خانەوادانێک کە لە کەمپەکاندا دەژن بەڕاستی زۆر پێویستیان بە هاوکاریە لەبەرەوەی پێشتر هاوکاریەکی مادیان هەبووە ڕۆژانە پارەیەک بڕەپارەیەکی ڕەمزیان دراوەتە بەڵام بەهۆی تێبچوونی بارودۆخەکە ئەو بڕەپارەیە نەماوە ئێستا پێویستیان بە هاوکاریە لەبەرەوە پەیوەندیمان پێوەکراوە لەلایەن چەند شوێنێکەوە هەر لەبەرەوەش بۆ پرۆژەیەمان دیزاین کرد کە تایبەت بێ بە کامپەکان بەڵێ ئیتر ئەوەش سەرتاسەری دەبی بۆ هەموو کامپەکان یانیش چەند کامپێکی دیاری کراوە ئێمە هەوڵ دەدەین زۆرترین کامپ سودمەند بێ بەپێی پێداویستی ئێستا ئەو پرۆژەی پێشتریش ڕاستی ئێمە چەند پێوەرێکمان ئەو خانەوادانەی کە زۆر زۆر پێویستن دەمانەوێت خواردنەکە بگاتە لای ئەوان لە پرۆژەی دیکەی ئەوەی کامپەکانی بەڕاستی بە هەمان شێوە هەوڵ دەدەین ئەو کەس خانەوادانی کە زۆر زۆر پێویستیانە لەبەرەوەی ئێمە تاکە ڕێکخراوین لە هەرێمی کوردستان و کارە بکەین ڕێکخراوی دیکەش هەیە و کارە دەکات جیاوازی ئێمە ئەوەیە کە سەبەتەکەی ئێمە زیاتر لە 2 مانگ بەش دەکات بۆ خانەوادانە بۆیە لە ئەخلاوانی زەختێکی زیاتر لەسەر ئێمە بێ خانەوادێک زۆر زیاتر هەوڵ دەدەن ئەو سەبەتەی ئێمە بەدەست بێن بەڵام ئەمە دەمانەوێت هەموو ڕێکخراوەکان بەیەکەوە بتوانین سەپۆرتێکی زۆر باش بین بۆ هەموو چین و توێژەکانی هەرێمی کوردستان کاکاری کارەکانتان ئیشەکانتان جێگای دەستخۆشیە وەکو دوایین پرسیارم ئەو پرۆژەی ئێستا بەڕێوەی دەبن لە پلانتاندایە چەند ڕۆژی تر تەواو بیتن ئیتر هەموو ئەو خێزانە هەژارانە یارمەتیەکانی ئێوەیان پێ بگاتن کاکسمی بە جۆری ئەو پلانێک کە دامان ناوە لەوانەیە لە 3 هەفتەی دیکە تەواو لەبەرەوەی ڕاستی بڕی خۆراکەکان زۆر زۆرە سەبەتەی خۆراکی هەر ماڵێک پێویستی بە 4 کەسە بۆی بگوازێنەوە بۆ ماڵە لەبەرەوەی بڕی خۆراکەکان زۆرە ئێستا ئاردەکە 50 کیلۆ ئاردە برنجەکە 50 کیلۆ ئەوانە بڕێکی زۆر زۆرن بە 4 کەس بۆ یەک ماڵ دەگوازرێتەوە پرۆسەکە زۆر زۆر خێرانیە تۆ بتوانی پاکێجە یەک کەس هەڵی گرێت و بچێ لە بەرگەرگەی ماڵەکەدا نێوە ئێمە لەبەرەوەی بڕی خواردنەکە و زۆری خواردنەکە زۆر زۆرە 3 تا 4 هەفتێکی لەوانی پێویست بێ بۆی هەر 5,000 سەبەتەکە تا بشکرێت بەێ ئاری ڕسوول بەڕێوەبەری میدیایی دەستگای ڕەوانگە زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم چاوپێکەوتنە بۆ ئەم دەرفەتەی بەیمەت باخشی زۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە کاتێک خۆش زۆر زۆر سپاس کاتێک